چەند ساڵێکی زۆرە ژنانی وەکو کیلینا سیمۆن پشتیان بەستووە بە گوێدرێژ بۆ کەمکردنەوەی ئەرکەکانیان و کارکردن لە ماڵەکانیان و لە مەزراکانیان. وەکو ژن پارەمان لە گوێدرێژ دەست دەکەوێت بەکاریاندێنین بۆ کارەکانمان ئاویان پێدێنین یان ئالیک بۆ ئاژەڵەکانی دی جاری واشە دەیان فرۆشین بۆ خەرجی خوێندنی منداڵەکانمان. ئەم سەر چاوەی بژێویە کەر جارێکی دی ڕوبەڕووی هەڕەشەی لە ناوچوو نەبێتەوە. لە سەرەتای مانگی مارسدا بوو دادگای باڵای وڵاتی کینیا ئەو بڕیارەی لادا کە ڕێگری کرابوو لە سەبڕینی کەر بۆ گۆشت و بەکارهێنانی پێستەکەشتی بۆ دەرمان لە بازاڕە ئاسیاویەکان. ئێستا کیلینا لە ئایندەی داڕوونی خۆی و خێزانەکەی ڕوانێت دەست هەڵگرتن لەو ڕێگریە ڕنگدانەوەی دەبێت لەسەر ئەو کۆمەلگانەی ئاژەڵان بۆ کار بەکاردەهێنن و بۆ بژێوی. ناخوازین قەسابخانەی سەربڕینی گوێدرێژ بکرێتەوە دەمانەوێت هەردای بخەن. تەنها لەم 2 هەفتەی ڕابردوو دزینی گوێدرێژ سەری هەڵداوەتەوە سەرچاوەیەکی بژێوی ژیانی ئێمەیە. گوێدرێژ سەربڕین لە کینیا لە 2012دا ڕێگەی پێدراوە کە بۆ هۆکاری لە ناوچوونی ئەو ئاژەڵە بە خێرایی و دزینیان و ئاودەیکردنیان بۆ سنوورەکان. لە دوای ئەو بڕیارە زۆرشە سەری هەڵدا لە دزینی کەر یا سەربڕینیان لە تەمەنێکدا کە ڕێگە پێدراو نەبوو هەروەها بە قەچاقبردنیان. لە هەمووی گرنگتر هەندێک لە کۆمەڵگەکان سەرچاوەیەکی گرنگی بایۆیان لەدەست دەدا. نووسینگەی نیشتیمانی کینیا بۆ ئامار ڕاگەیاندووە کە ڕێژەی کەر زیاد نەبووە بەهۆی سەربڕینیانە و لە چاودۆخی سروشتی خۆی. لە ساڵی 2009 کە ژمارەکەی 1.8 ملیۆن بووە لە 2019دا زۆر کەم زیادی کردووە کە ژمارەکەی 1.7 ملیۆن بووە. ئەو قەسابخانەیە لە ڕۆژێکدا 200 تا 150 سەرگوێدرێژیان سەردەبڕی. توانای سەربڕینی 1000 دانیان هەیە لە ڕۆژێکدا. ئەگەر بەو ڕێژەیە سەر ببڕن بە تەواوی لە ناو دەچن. لە کینیا 4 قەسابخانەی سەربڕینی کەر هەیە لە 4 ناوچەی جیاوازدا. هەر چواریان ڕێکارەکانیان تەواو کرد و چاوەڕوانی مۆڵەتی کارکردن. ئەگەر ئەوە ڕووبدا چالاکوانان وای دەبینن ئاستیمانەوەی ئەو ئاژەڵە دابەزینێکی گەورە بەخۆ ئەبینێ. ئەوەش کێشەیەکی ڕاستەقینە دەبێت لە بەردەم ژلی گوندەکاندا لەسەر تاسەری وڵات و ناوچەکەشدا.